پانزەی ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی زمانی کوردی ناسراوە. ئەم ڕۆژە دانراوە بە بۆنەی ئەوەی کە پانزەی ئایا ڕۆژی دەچوونی یەکەم گۆڤاری هاوار بۆ کە ئەم گۆڤارە ڕۆڵێکی باشی بینیوە لە بەرەوپێچوون و هێشتنەوەی زمانی کوردیدا. من ئێستا لەگەڵ مامۆستا میدیام کە هونەرمەند و ئەمەوێت پرسیاری لێ بکەم لەسەر ئەم ڕۆژە. سڵاوت لەوێت ئەم کاتت باش مامۆستا. گۆرانی و مۆسیقای کوردی چەندێک ڕۆڵی هەبووە لە بەرەوپێچوون و هێڵانەوەی زمانی کوردی؟ بەخێر بێن ئەدەب و هونەر و سێکتەرەکانی تری ڕۆشنبیری و ئەمانە هەر هەمیان ئەتوانم بڵێم ئەگەر کەسی کارە و مخلیزیشی تیا کردووە کەسی دڵسۆز بۆتە شورایەکی پۆڵاین بۆ پاراستنی لەسەر وەمیان و زمان و کولتور و فەرهەنگ و ئەم نێریتەکانی کۆمەڵگای بەشێت عمومەن. ئەتوان بڵم لە ناو هەمیان ئەگەر پۆلینیکەین هونەرەکە لە هەمویان زیاتر جێدەسی دیارە. بۆ نمونە ئەوەی کە ڕۆشنبیر و هونەرمەند و ئەدیبێکە ئەم بابەتانن ڕاپۆرتاژە، ڕۆمانە، مەسەڵەن شەعرە، لێکۆڵینەوەیە، گۆرانیە، تالیفاشە. من هەچ کتێبە زۆر شیرین بێ جارێکی خوێنمەوە، زۆر شیرین بێ دوو جار خەمە ڕفەیەکەوە دراما عینەشت مەسەلەن. بەڵام مەسەلەی گۆرانی وەکو ژەمەن وایە، ژەمەن بە هەورامیانی سێ ژەمی نان خواردن کە بەیانی نانی خوارد نابێ بڵێ بەیانی نان خواردووە بێ نیوەڕۆژ بیخۆی ئێوارەش بخۆی. گۆرانیش ئاوایە، نابێ بڵێ جۆم لێگرتووە ڕادێکەشێ هەتا ئەو دڵە حەزی لە عالەمی ئەو جۆرە هونەرە بێ جوورێکرێت. ئەی باشە گۆرانی چییە؟ گۆرانی خۆی لەخوا پەیامە. ئەم پەیامە بۆ چی بەکاتەوە؟ بۆ شیوەن، بۆ خۆشی، بۆ حتا بۆ خوێندنی ئاەتەکانی کتێبە ئاسمانیەکان هەرەمیان بەبێ ئیستیسنا. بۆچی ئەڵم گۆرانی هی هەموو ناوچەکانە بە تایبەتی بابەتی فۆلکلۆر و میلی. بەڵام بەنسبەت کوردەوە ئەو ئەحداسانی کە ڕۆژگار بەسەری هێناوە ئیمپراتۆرەتی دراوسەکان تورک لەلایە، عەرەب لەلایە بە ناوی دینەوە، ئەمانەش دەستی تەخریبیان هەبووە لە شێواندنی زمانی کوردیە. بەڵام هونەرمەندی چالاکەیە، ئەدیبی چالاکەیە، بەڵام شار نەیتوانیوە کاریگەری بێت. چون شار کە فتوحات زمانی عەرەبی و دینی ئیسلام هاتە ئەمبەر فوراتەوە، گەورەترین شاعیرە لوتکەکانمان شارەکانم بە عوروز نووسیوە کە قوتابخانەیەکی سرف عەرەبیە. دووەم پڕە لە دەستەواژە و کەلیمات و تەنانەت ڕستەی عەرەبیشی تایە. ئەمە دینەکە کاریگەرە، قورئانی پیرۆز کاریگەرە. مەسەڵەن پێی خۆش بوو هەیە ڕۆژنبیرەکانی خۆشمان کە قساکەن، مەسەڵەن یەکێ بێژێرە ئەوە فڵان شتو بۆ بە قسە دوای ئەڵێ ما عەلا ڕەسوول ئیلا بەلاغ، وەکو مەسەلێ تازە بۆ بە کولتورمانەوە. بەڵام هونەری گۆرانی بەدەر لە شەعر وانییە. مەسەڵەن بۆ نمونە گۆرانی لە جوتیارێکەوە، لە کرێکارێکەوە، لە ئاغایەکەوە هەموو ئێڵێ لە بەرخۆیەوە، لە کاتی دوورێنەیە، لە کاتی تۆ، لە کاتی جەنجەڵا، لە کاتی نان ئەوتێ. ئەنجا هەندێک شوێنمان هەیە نە هیچ ئیمپراتۆرێک سەیتری کردووە سەریا، نا هیچ دینێک، بۆ نمونە هەورامان سێ زمانە پاکە. مەسەڵەن ئێمە بەهۆی تێکەڵبوونی ئاینەوانێ مستەڵەحاتی عەرەبی کوردەکانی با بڵین کرمانجەکان، کرمانجی ژوورو، بەهۆی تەسیراتی شمشێری عوسمانیەکانەوانێ، چووکم لەو سەردەمایە 700 ساڵە ئەگەر هیچێک خۆی بە ئیسلامێکی مخلیص نەزانایە خوێنی حەڵال کرابوو، لەبەرەوە ناچار بۆ فێری عەرەبی بوو. حتا کرمانجی ژوورو مؤەنەس و مزەکەریان هەیە لە قسەیە، یانی چۆن عەرەبی تایەتی ئەوانی شایانە. بەڵام سێ هەورامان کە چای مەوەڕ و ئاورامە، حەزکەر و چیگە بنیشورە، ملەی پێی مزگەر نما کرد و دومایی وەرە. ئەمە هیچ هەست دەکەی هیچ زمانێکی فارسی و عەرەبی و تورکی تیا بێت تیان نییە. بۆ دەستی تەخریب و دەستی پاکتا و دەستی گۆڕانکاری دیموگرافیا نەیگەشتوتێ. بەڵام مەسەن سێ کەس سلێمانی سەدەی بابانەکانە باشترین لوتکەی زمانوانی تیابوو، سێکوشکەی بابان ئەو سێ شاعیرە بەڕێزەکە کەمتان ناویان معروفە لای هەمولایەک. ئەمە کاریگەریە بۆ لە زمانە، بەڵام هێشتا ئەو زمانە خاوێن نییە، هێشتا ئەو زمانە زۆری ما. بەڵام لەو سەردەما ئەو شاعیرانە توانیانە ئەو زمانە یەکخەن، ئەو یەکگرتنە بە زمانە دروستکەن کە تەسیراتی قورئانە لەسەر وایەتەکانی قورئان. جا ئەدەبیاتی فارسی، ئەدەبیاتی قورئان، ئەدەبیاتی فارس زەری لەسەر زمانی کوردی نایەوە. چونکە ئەتوانم بڵم فارس سوودی لە زمانی کوردی وەرگرتووە. فارس زۆربەی زۆری کەلیماتی ئێمە، بەڵام ئێمە کە چاوپۆشیەکەین ناچاری ئەڵێن لە دەمارایەکین، لە نەژادایەکین، مێک ڕەگەزین، هەمومان ئاریانین، هەمان ئارین با بڵێن. بەڵام خۆشبەختانە تورک تا ئێستا لە سەیە
دەبۆ 12 زمانی خۆی هەیە ئەمە بەشایەتی منە بەشایەتی یونستان چەرچڵ ئەوە لە مێژوە حەزەکەم بۆ بخوێندنەوەیە زمانی عەرەبی قورئانی پیرۆز کام و عەرەبی کۆکردەوە ئیجماعی کردن تەوحیدیکردن بە 28 پیت هاتووە ئێمە بەر لە دینی ئیسلام دینێکمانەوە بە ناوی زەردەشتی لە ئاوێستایە ئاوێستا بە 44 پیت نووسراوەتەوانێکەوە بوو کورد لە عالەما لە کۆی مرۆڤایەتیە دەوڵەمەندترین میلەتە لە زمانەوانیە وە زمانەکەش چەند گۆڕانکاری بەسەداتوە دین لەلایەک ئیمپراتۆری سەوتی فارس و عەرەب و تورک لەلایەکتر لەگەڵەوەشە ئێمە لە عێراقا ژیاوین بە چای خۆمان بینیمانە دیاتەکان داگیران کە دیاتەکان داگیران خەڵکی دیاتەکان هەرەکەی کولتور زمانی کتابەتی لەژێی کتابەتی خۆیە بوو لەمە جەماکانە دایانان باریکە و نەسڵ و باید ئەو شوێنانی کە پیان ئۆردوگای زۆرە ملی کابرا زمانەکەی خۆیان پارێزرێ بەڵام لێ ئەرز و ئاو و خاچی لێ بیشێڵێت دوو تەریقەیە لێ نزیک بێت و یەکەم چەکداری بە ناوی خەفیفەوە دووەم خۆی بخرێنێتە ناو شار و شارشکان کاسبێکی دەستکەوت ئەی مناڵەکان کە گەورابن بەچ لاجێ قساکەن لاجێ ئەو گوندەی نەیە ناو لە خۆیان ئەم مناڵ بۆ گوازراوەتەوە لاجێ سلێمانی تێکەڵ بێ سلێمانی چوادۆری چەند لاجێتیایە سەیکە کولتوری لەهجەی جاف و هەموو قەبیلەکانی کورتی ڕۆژەکان لێرە زمانێک دروستە بێت تێکەڵەی پێڵێن بەڵام هێشتا ئەم تێکەڵەی خۆمان خۆماڵەتە توانین ئەدەبی لەسەر ئینکەین بنووسینەوانەیە بیکەن بە ڕێزمان بیکەن بە قەواعیدێکی سەرف کوردی خۆماڵی بەڵێ هونەری کوردی هونەرمەندی کوردی بە تایبەتی لە بواری میلیەکە و فۆلکلۆرەکە زۆر خزمەتی بە زمانی کوردی کردووە ئەوە وەکو قاعدەیەکی نەمر پاراستوێتی وەکو با بڵێن پشتیوانێکی بەهێزە بۆ هێشتنەوەی زمانەکە تاوان هونەری میلی بە هەموو چەمکەکانیەوە جاگە شعری میلی بێ ئەگەر گۆرانی میلی بێت ئەگەر بیت و بالۆرە و بەند بێت مامۆستا بەندبێژی ئەگەر بڵین لەبەرەوەی زمانێکی سادەتر بوو زیاتر لە ناو خەڵکا بووە تا چەند زمانی کوردی هێڵاوەتەوە بەتایبەت بەندبێژی وەک خۆشت مامۆستای تۆ پێشەنگی بێسا پێ دەڵم بەندبێژەکان بەداخەوەسا نەماون بە پەنجەی دەست ئەتوان بیان ژێرم بەخواسا بەخۆشمە چوار بن بێژ شک نابم یەکدوانیشان لە خارجن ماون لە ژیانە بەس پیر بوون سەی عەلی سەردەشتی و نازە بەرحاڵ بەندبێژەکانیش هی لەهجەی ناوچەی خۆیان لە بەندایەشتەوە بەڵام کەسێک چووکم من کەسا عەسی تەکنۆلۆژیایە تۆزە وریاترم چووکم ژۆم لە هەموو دیالێکتەکانی ترگرتووە شارەزان بە ئەتوان بە کرمانجی ژیر قسە بکەم تۆزێ بە هەورامی قسە بکەم یعنی لە فارسی تێ بگەم لە عەرەبی تێ بگەم و قسەی پێ بکەم مەسەڵەن من بایەخم بە فکری زمانەکەش داوە نەک خودی زمانەکە ینی بۆ مەقاوەمی زمانەکە بایەخم مەسەڵەن گۆرانیەکەم مێ ئازان بیستوشتە سەیکە ئەم زمانە پاراوەکە کارێکم کردووە هەموو ئەترافی ژێر فەرمانڕەوەی بابەنەکان لێ تێ بگەن بەڵام حساب بۆ کرمانجی ژوور نەکرد ناکرێت چێژی نابێنێ دیار ڕێباتینی بێ و دیارە مەسەڵەن گۆرانەکە ئەڵە دەبنەواز و دەبنەواز گوێ لێ بووە دەبناز تا دەڵێم کچان دەوران داوام عشقی باڵای ژیکەڵێم داوای بەندم لێەکە تا بتوانم بۆ ئێڵم داوای بەندم لێکان نایڵم عازبێ لێم باشە بەند یانی شیریا بۆ ئەڵم دابن کە کۆلەکان ئەڵێم ئەوەی گوێ لێکڵێ حەستەکە ئەڵێ ئەو مژاوی ئەوە لێکم ئەو شتانم نەبیست و عادی لەش زمانە شیرین عادی و تاب لە جوانان نەمەسەن هەرچەند باش لەبەر ناوشەکانڵێ هات لە بەرامبەرمەوە خولیای کەوتە سەرمەوە بە باڵای وەکو سەر و بە سنجی کەلەرمەوە چی ئەم نەبات و دار و هەمشتە کوردیەکان سڵاوم کرد بە زوانی لێوی سوور بە شەرمەوە دەدور دەبی ناوەتە خوێناوی جگەرمەوە دوایی بەندێکی تر ئەم شاخەنە ئەو شاخە ئەم دۆڵەنە ئەو دۆڵە بەلاپاڵە سەرکەوتن نازانم ئینی عێلی کیژۆڵ ئۆمانە ئەچن بۆ پاچە کۆڵۆمانە تابلۆیەکتری ماوەتی بە زمانێکی پارەوە لە کۆبلێکتی ئاڵێ بە دوو پەنجە پەرچەمی نایەوە ژێر سەرپۆشی ئاماژەی سڵاوی بوو بە چاو برۆشی دامێنی هەڵکردە بوو وەک بخشە بۆ ناوکۆشی دوو نارنج لە یەک دەخشان کاتێ مەڕی دەدۆشی هەتا ئاخری ئەڵێ ئەوەش کاتی مەڕدۆشینە تابلۆیەکتە بە زمانێکی کوردی پاراو کۆبلێکی تر ئەو دەمە خەم ڕێوێنە شەماڵ دێ بە ناو دێدا کژلەکانی دێتەوە سوکس و دەڕات بەڕێدا ئاوی سازگاری سەتلی جاجارە دەڕژە پێدا کراسی تەنک دەچەسپێ بەسەر جووتی هەرمێدا دوو چڵ ڕێحانە و مێخەک لە عارق و لە شێدا تک تک ژەنگۆکە دەڕژن بە باقی زەردەبێدا دەروێش کە من کێشەکە ڕاگوزەر بێ لە بێوێدا ئاوەدان بێ ئەو دێ بەهشتەوە خۆری تێدا کۆبلێکی تر هەر یاری بە زمانەکان کردووە بڵێن باڵێن ئینی تیا یاری ئەگەر نەیاری بە ئەخڵم مەکە یاری باخچەی گوڵ و گوڵزاری هەمیشە لەسەر زاری
زارم لە زار ناوی هەمیشە لەسەر زاری ئەجا زۆراتر نەباتی سەمەرقەندی وەگەرمی خەندەهاری یعنی وشەکان دووبارە ئەکەمە هەرژاری بە معنایە یعنی خەڵکە لێم ڕازێ مامۆستا بین مامۆسای جامیاڵە وڵی کاکەژان زمانێکی وا شیرین لە هونەری میلیا کەس نەیویستووە شاعیرە بینم دەستخۆشی لێکاڵێ ئافرین بۆ ئەو بەندە جوان و تەبلانانی ئەمە هەموو کەسی ئەمەی لە دەستنایە بەڕاستی ئەبێ خوێنەوار بیت ئەبێ بزانین چەندێک تعریبی مرۆڤەکانی وڵاتەکەت کراوە ئەوە نەش تعریب و تەکریتی زمانەکە کراوە ئێمە لە ناو لە بین بەرداشین مامۆستا بلای محەممەد دەڵێ گەڵان بۆی سەرۆتەکانیان پەلاماری دراوسەکانێن بەڵام ئێمە بەهۆی سەرۆتەکانمانەوە هەمیشە چاوە لەسەرمان و پەلامارمانێن ئێنجا لەگەڵەوەشە ئێمە دەوڵەمەندترین زمانین لە هەموو دنیاە کۆنترین حەزارەتین بەشایەتی حەزەتی نوح وێستا حاڵی حاضر مفتیەکی سعودیە ڕاضە خۆم جۆ لێگرم ئەلە زۆر تووڕم کەن شیعەکان ئیسپات یەکەم سورسی دنیای کووردە حەزەتی نوحش کووردە ڕاست شکات چونکە کوتم داوا لە خوا لە خوا لە عەرزی مبارەک کەشتەکەم لەگەڵ بگرێت خواژە فەرمی ئیستیجابم کرد ئەنجوابمە بە قسەیم کرد بەشایەتی خوا و بە داواکاری نوح کوردستان پیرۆستترین بۆقە بۆ لە دنیا ئەبینین کە ئەم جیلە ئەمنەوە تازایی کە پێگات ئێستا زمانی کوردیەکەیان زۆر خراپە زۆر تێکەڵی وشەی بیانی و بێگانە بووە تا چەند گرنگە لە ڕێگەی هوەرەوە ئێمە ئەو گەنجانە خۆشەویستیان بۆ دروستکەین ئەشقیان بۆ دروستکەینەوە بۆ زمانی کوردی ئەوە علاقی بۆ نێ بڵێ ئینتیمای نیشتیمانی و ئینتیمای کولتوریوانە نەماوە ئێستا ئەم شەپۆلی ئەولەمە و ئەم شەپۆلی مەسەن مۆدرێن و پۆست مۆدرێنمانە بەرەوشی مدنیای گرتووە من پێم باشە ئەگە کەلیمەیەک هی کورد نەبێت پەنا بەرێتەوە بۆ لاتینەکە تێگەی چکولاتینەکە کەس منەتی بەسەرا ناکات بەڵام ئەش بە پەنای بۆ بەرین مەسەلەم تەلەڤیزیۆن من دروستم نەکردو نایبنەم چی خۆی عەرەبیش نییە تەلڤیژنە بێ ناو لاتینەکەی بەرین وانە جگەرە بەڵە تووترمان هەیە بەڵام جگەرمان دروست نەکردووە سیکەری ئینگلیزیە بوو جگایری عەرەب بوو بۆ جگەری ئێمە یعنی هەنێ شتەیە پەنا بۆ مەزدەرەکە بەرە چەند تیاری ئیسلامی سیاسی هەیە حسابی کە وانە ئەی چەندی کوردی خۆماڵی هەیە حسابی کە چەندی عیلمانیشمان هەیە عیلمانیەتەکە بە زمانی ڕۆژ قساکە ئەوێ زۆرترین جمهوریە بێت و باشترین دزی لە بکات و جوانترین زمانە ساز بێت لەگەڵ زروفەکە لەگەڵ سوسانی تۆشا بگونجێ و لەگەڵ دەستی داگیرکاری شارڕێکەوە یعنی ئەمانە گەنج سەرشێواوە ینی بۆ هونەرێکی کوردی خۆماڵی دیوە لەم ڕۆژایە کاتوانی هەزارا کتێب چاپکە بێ سانسۆر بۆ دوو شعری خۆشە بینێتی کوردی بێ بە زمانی پاچی کوردی نووسرابێت ئەتە گەنجەکە سەر ئەوشانە خۆی خۆیشی خەفی دنیا ببڕێەوە نەمانی ئینتیمای خاک و زمان و دین و نازانم ناموس هەموو یەکەوە ئەڵێ ئازادی ئەوەیە ئەڵێ پۆستمۆدرین ئەوەیە ئەوە نابێ بە عیب لەسەر گەنجەکان ئەوە بێ ڕعایەتکردن گەنجانە وەکو چۆن ئێمە ڕعایەت نەکراین ئەوانش نەکراون زۆر زۆر سپاس مامۆستا